بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 163. ئامادەبوون وەڵامی ڕاست بۆ ڕاهێنانەکانی 1 هەتا 10 هەڵبژێرە. پرسیاری ژمارە 1: کام ژمارە هاوتای کەرتی 4 بەش لە 25؟ پێش هەموو شتێک 4 دابەش 25 سەرە بچووکە ژێرە گەورەیە، واتە کەرتەکە لە 1 بچووکترە، ئەو ژمارەش لە 1 گەورەترە، یەکسەر ئەو ژمارەیە هەڵەیە، چونکە ئەوە 1 و شتەکە. ئێستا ژمارەکانی دیکە کەرتەکە 4 لە 25 ئەگەر بمەوە بیکەمە ژێرەکەی بکەمە 100، 25 جارانی چەندی بکەم دەکا 100 جارانی 4 بکەم، سەرش هەر جارانی 4 دەکەم. کەرتەکە دەبیتە کەرتەکی هاوتا 16 بەش لە 100 بەش، کو دەنووسرێ 0 و 16 لە 100، کاتە ئەوە هەڵەیە، ئەوەش هەڵەیە، ئەوە ڕاستە. پاشان 4 بەش لە 25 هیچ کات ناکاتە بۆ وێنە 0 لە 100 0 شتێک، واتە زۆر گچکەی، لە یەکیش گچکەترە ئەو ژمارەیە، کاتە یەکسەر دیارە ئەو دوانەش هەڵەیە، هەتا ئەگەر نەشزانم، چونکە 4 لە 25 هەتا ڕادەیەک کەرتەکی گەورەیە، زۆر گچکە نییە یەکجار 0 بی ئێرە. ئەگەر نا دەتوانم دابەشکەم، بێگومان ئێستا دابەشەکەش ڕوون دەکەمەوە هەتا یەکسەر بزانم دەکات چەند. لێرە بۆ وێنە 4 بینم، دابەشی کەم لەسەر لەگەڵ 25، 4 دابەش 25 نابی، 40 دابەش 25 1 جاران 25 25 40 25 لێ بڕوا 10 5 لێ بڕوا 5 3 2 لێ بڕوا 1 سفرەش کە زیاد دەکەم 150 دابەش 25 بۆ وێنە ئەوە زانیم لە ئێستاوە 0 و 1 هەر هەیە، کەواتە کامە 0 و 1 لێرە هەر ئەوە 0 و ئەگەر ئەوی دیشم نەزانی کەواتە یەکسەر دیارە، بێگومان لێرە ئەگەر دابەشکەم دەبی دەربچی 6 6 جاران 5 30 6 جاران 2 2 جاران 6 12 و 3 15، کاتە زۆر ڕێگە هەیە بۆ ئەوەی هیچ نەبی بخەمڵێنم کامە وەڵام ڕاستە. پرسیاری 2: کەرتی هاوتا بۆ ژمارەی کەرتدار 5 و 2 بەش لە 3 کامەیە؟ دەینم 3 جاران 5 15 15 کۆد و 17 لە 3، کامە 17 لە 3 17 لە 3 دەبی هەمیشە هەمان ژێرە هەبی، کەواتە ئەوە یەکسەر هەڵە بوو. 3 جاران 5 15 دووەکەش کۆ نەکرایتەوە لێرە، کەواتە ئەوانش هەڵەیە. پرسیاری ژمارە 3: کام هێماوا دەکا ئەو دەستەواژەیە دروست بێتن، دەستەواژەکە دروست بێ. لێرە ئەگەر تەمەشای ژێرەکەیان بکەم یەکیان 5 یەکیان 3 یەکیان 10 دەتوانم ئەو 5ش بکەمە 10 ئەگەر جارانی 2 بکرد، ژمارەکە دەبیتە 6 لە 10 و 5 لە 10، کامە زۆرە؟ بێگومان 6 لە 10 گەورەترە، کەواتە ئەو هێمایی هەڵدەبژێرم. لای ڕاست گەورەترە لە لای چەپ، ئەو هێمایە. بەهای 4 توان 3 چەندە؟ 4 توان 3 واتە 4 جاران 4 جاران 4 4 جاران 4 هیچ نەبی دەزانم دەکا 16، ئەوجە 16 جارانی 4 بکەم، یەکەم شت لە 12 گەورەترە لە 16 گەورەترە، ئایا 32 یان 64؟ ئەگەر نەشزانم هیچ نەبی 4 جاران 10 بکەم هەر دەکات 40، واتە 32کەش هەر هەڵەیە، کەواتە ئەوە ڕاستە. کام لەم کەرتانە بە سادەترین شێوە نووسرایە؟ 2 دابەش 4 دەتوانم هێشتان کورتی کەمەوە
هەردوو لای دابەشی دوویکەم کەرتەکە یەکسان دەبی بە نیو. 9/12 دەتوانم کورتی کەمەوە هەردوو لای دابەشی سێ بکەم دەبی بە 3/4 کەواتە ئەوەش بە سادەترین شێوە نەنووسرا. کەرتی 7/15 ناتوانم کورتکەمەوە زیاتر لەوەی دابەشی هیچ ناکرێ تەنیا 7 نەبی 15 دابەشی 7 ناکرێت کەواتە ئەوە سادەترین شێوەیە. لێرەش دەتوانم هەردوو لای دابەشی پێنجی کەم کەواتە ئەوەش سادەترین شێوە نییە چونکە هێشتا کۆڵکەی هاوبەش هەیە. پرسیاری 6 هەتا ڕادەیەک زەحمەتە و پرسیارە جوابەکان یان وەڵامەکان زۆر پێک دەچن ناتوانم لێرە خەمڵاندن بەکاربێنم. 3/92 جاران 4/1 دەبی ناچارم بەخۆم لێکی بدەم دەنا ناتوانم 3/92 لێکی بدەم لەگەڵ 4/1 یەک جاران 22 یەک جاران 99 یەک جاران 33 سفرەکی لێرە دادەنێم 4 جاران 28 4 جاران 36 4 جاران 3 12 و 3 15. ئێستا کۆیان بکەمەوە 2 7 3 6 9 2 7 3 6 9 1 10 ببورن 6 و 1. فاریزەکەی لە چێدانێم لێرە 2 خانە لێرە 1 خانەواتە 3 خانەی بژمێرم لە لای ڕاست ئەو جە فاریزەکەی دانێم واتە ئەلێرە دانێم 16 0 72 ئەوە ڕاستە. ئەوانی دیش هەموو زۆر نێزیک بوون بەداخەوە ئەو جارەی پرسیارەکە زۆر ئاسان نەبوو. لێرە هەندێک جە پرسیارەکان یەکجار ئاسانن هەندێک جاریش هەتا ڕادەیەک زەحمەت. لە ڕاپرسیەکدا سەبارەت بە باشترین خواردن 2 لە 5 کەسەکان وتیان پەتاتەی سوورەوە کراو کام ژمارەی دەی هاوتایە. لێرە زۆر ئاسانە دەتوانم بەو ڕێی چایکەم ژێرەکەی بکەمە 10 سەرۆ ژێرەی جارانی دوی بکەم ژمارەکە دەبیتە 4/10 کەواتە 4/10 کامە 4/10 4/10 ئەوانی دی هەڵەنە یان بە شێوەیەکی دیکە دەتوانم چایکەم دوی بینم بە دوور و درێژی دابەشی 5 بکەم 2 دابەش 5 نابی 0 و فاریزە 20 دابەش 5 4 4 جاران 5 20 هیچ نەماوە 0 هەر بەخۆی دەردەچی یەکسەر ئەوەش ئەوە کاتە ئەوە لە هەمان ڕاپرسی 5% کەسی ئەوروپی هەڵبژێرا کام کرد ڕێژەی باسکرا و دەنوێنێ واتە 5% کامە لەوانێ ئەم دەینم 5 دەنووسم 5% ئەو جدەینم لێرە نووسرا 1%ەوە 5% کەواتە یەکسەرەوە هەڵەیە 5% لە چ 1% نابی دابەشی 5 دەکەم سەرەو ژێرە بزانم کەرتەکەم چی لێ دێ بەڵکو کەرتەکی هاوتا ببینەوە یەکسان دەبی بە 1/10 دابەش 2 5 دابەشە 1/50 1/50 5% وەکو 1/50 ئەوە ڕاستە. ئەوە هەڵە بوو ببورن دابەشی 5 دەبا کردبە نەک دابەشی 2 دابەشی 5 ببورن 5 دابەش 5 1 دابەش 5 2 و 0 1/20 1/20 ڕاستە ببورن زۆر ببورن چونکە گەڕامەوە شتیوا نابی 5% کو دەکا 1/50 کەواتە 1/20 1/20 پرسیاری 9 ژمارەی کەردار بۆ ئەو کەرتە کامەیە دەچم دابەشی دوور و درێژ دەکەم 25 دابەش 4 لێرە
25 دابەش 4 یەکسانە بە 6 تەواو 6 جاران 4 24 دەمینێتەوە 1/4 کەواتە 6 و 1/4 6 و 1/4 بەش. پرسیاریدا هاوار 54 کیلۆمەتر دەبڕێ بە 1 کاژێر. ئەدی بە 9 کاژێر 54 دەینم جارانی 9 دەکەم 54 جاران 9 لێرە 54 لێکی دەدەم لەگەڵ ژمارە 9 4 جاران 9 36 5 جاران 9 45 و 3 46 47 48 484 ئەوە ڕاستە. ئێستا بێمە لای ئەوەی دەیزانی بینووسە. پرسیاری 11 چۆن ژمارە دەیەکان و بچووکترین چەند جارەی هاوبەش بەکاردێنی بۆ بەراوردکردنی ئەو دوو کەرتە. بچووکترین چەند جارەی هاوبەش و ژمارەی دەی با بچم بزانم کو. بچووکترین چەند جارەی هاوبەش وە ژمارەی دەی 2 لە 5 و 3 لە 8 یەکەم جار بچووکترین چەند جارەی هاوبەش ژمارە چلە کاتە کەرتی یەکەم جارانی 8 دەکەم سەرە و ژێرە کەرتی دووەمیش جارانی 5 دەکەم سەرە و ژێرە کەرتەکان چیان لێدێ 2 جاران 8 16 لە 40 ئەوی دیش 15 لە 40 کامە گەورەترە بێگومان 2 لە 5 گەورەترە لە 3 لە 8 ئەوە بە هۆی بچووکترین چەند جارەی هاوبەش. ئەو جارەی ئەگەر بمەوێ بە هۆی ژمارەی کەرتی دەیی بزانم ئەو کو بەراوردەکەی دەکەم دەبی ئەمن ژمارەکان بینم 2 دابەشی 5 بکەم بزانم دەکات چەند 2 دابەش 5 ناکرێ 0 و فاریزە 20 دابەش 5 4 هەمان شت 3 دابەشی 8 بکەم بە دوور و درێژی 3 دابەشی 8 ناکرێ 30 دابەش 8 یەکسانە بە 3 جاران 8 24 30 24 لێ بڕوا 6 دەمینێ 60 ئەو سفرە چ بوو ببورن ئەو سفرە لە زیادەیە لێرە دەبی سفرەکەی دانێ 30 دابەش 8 گوتمان 3 جاران 4 3 جاران 8 24 6 دەمینێتەوە 60 دابەش 8 7 چونکە 7 جاران 8 دەکات 56 ئەو جە 5 دەمینێت 4 دەمینێتەوە 40 دابەش 8 یەکسانە بە 5 بێگومان لێرە لە کاتی بەراوردکردن تەنیا کە سێم بەدەستینە یەکسەر دەتوانم ڕاوەستم چونکە لێرە 4 گەورەترە لە 3 کەواتە دیسان بەو شێوەیەش ئەو کەرتە گەورەترە لەو کەرتەکەیتی کەواتە ڕێگە زۆرە. ئێستا بێمە لای پرسیاری 12 کە پرسیارە چێتا بڵێ باشە باوکت بڕیاریدا 1000 دینارت بداتێ بەرامبەر نووسینی هەر کەرتێک کە هەوتا بێ لەگەڵ کەرتی یەک لەسەر سێ و باوکت 10,000 دیناری پێبی ئایا دەتوانی هەموو پارەکەی باوکت وەربگری واتە ئایا دەتوانی 10 جار یان 10 کەرتی هاوتا بینی لۆ یەک لەسەر سێ یان ناتوانێ ئێستا هەوڵ دەدەین بتوانین چەند کەرتی بینین هاوتابی لەگەڵ یەک لەسەر سێ زۆر ئیشەکی ئاسانە پێش هەمویان یەک لەسەر سێ دەتوانم بنووسم 10 لە 30 ئەویش هەر هاوتایە و یەکسانە بە 100 لە 300 واتە هەر سفرەکی زیاد دەکەم هەموو جارێ یان 1000 لە 3000 هەمان شتە یان ئێستا جارانی دوی دەکەم هەتا هەر 100 و 1000 شتیوانەبی سەر و ژێرێ جارانی دوی دەکەم کەرتەکە دەبیتە 2 لە 6 ئەویش هاوتایە ئەو جاری جارانی سێی دەکەم یەکسان دەبی بە 3 لە 9 ئەویش هاوتایە جارانی چاری دەکەم یەکسان دەبی بە 4 لە 12 ئەویش هاوتایە جارانی 5 دەکەم یەکسان دەبی بە 5 لە 15 ئەویش هاوتایە چەند کەرتمان بەدەستات 1 2 3 4 5 6 7 هێشتا سێ مایە پارەکەی هەمووی وەربگرین جارانی 6 دەکەم یەکسان دەبی بە 6 لە 18 جارانی 7 دەکەم 7 لە 21 و 8 لە 24 و هەتا دوای کاتە
بە ملیۆنان کەرت هەیە. کەواتە بەڵێ دەتوانین چەند بمانەوێ کەرتی ببینینەوە. لێرە پرسیاری 12 دووە هەمین پرسیار بوو دێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی.